ئایا چین نەیزێکیشی لە ئاسمان تەقاندۆتەوە؟ ئایا ئەو وڵاتە توانایی تێکشکاندنی نەیزێکی هەیە لە ئاسمان؟ چەند ڕۆژێک پێش ئێستا ڤیدیۆیەک بە خێرایی بە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو بووە و دانیشتوانی پارێزگای شاندۆنگی چین باسییان لەوە دەکرد کە ڕووداوێکی ئاسمانی نائاساییان بینیوە. شاید حاڵەکان باز لەوە دەکەن کە تەنێک بە خێرایەکی زۆرە بەرەو ناوچێکی ئاوەدانی لە شاندۆنگی چین هاتووە و دواتر لەلایەن سیستمی بەرگری ئەو وڵاتەوە لە ئاسمان تەقێنراوەتەوە و هاوڵاتیانی ترساندووە و ماڵەکان لە بەهێزی تەقینەوەکە لەریونەتەوە. دواتریش لە میدیاکاندا وا بڵاوکرایەوە کە چین نەیزەکێکی لە ئاسماندا تەقاندۆتەوە کە بەرەو ناوچێکی ئاوەدانی هاتووە و نزیک بووە کارە ساد ڕوو بدات، بەڵام تا ئێستا هیچ سەرچاوێکی ڕەسمی پەشڕاستی نەکردوێتەوە کە ئەوە نەیزەک بۆ خراوەتە خوارەوە یاخودنا. بەڵام شارەزایان پێیان وایە کە لەوانەیە ڕووداوەکە تاقیکردنەوەی بەرپەرچدانەوەی موشک بوو بێت کە تێیدا یەکێک لە موشەکەکان وەک ئامانجێکی گریمانەیی و ئەوی دیکەیان وەک بەرپەرچ دەرەوە بەکار هاتبێت. ئەم جۆرە ڕاهێنانە باشەوەیکی بەو بۆ تاقیکردنەوەی توانەکانی بەرگری ئاسمانی ئەنجام دەدرێن. هەندێکی دیکەش پێیان وایە کە لەوانەیە پاشماوەی بۆشایی ئاسمان بوو بێت کە ئەگەڕاوەتەوە بەرگە هەوا و بەشێکیش دەڵێن فڕۆکەی بێفڕۆکەوان بوو و لە ئاسمان خراوەتە خوارەوە. وڵاتی چین کار لەسەر پرۆژەیەک دەکات بۆ بەرگری هەساری و گۆڕینی ڕێڕەوی نەیزەکەکان، بەڵام ئەم پرۆژەیە هێشتا لە قۆناغی تاقیکاریدایە و بڕیارە لە ساڵانی داهاتوودا و بە نزیکەی لە ساڵی 2027 ئەنجام بدرێت و تاوەکو ئێستا هیچ ئەرکێکی فەرمی لەم جۆرە لەلایەن چینەوە ئەنجام نەدراوە و هیچ ڕاگەیەندراوێکی فەرمیش نییە کە باز لە تێکشکاندنی نەیزەکێک بکات.